کەر لە عەقرە زۆر گەورەشە بەس ئەو ڕۆ خەرک بە زۆر گسکەی تەماشای دەکا غەدرەکە لە کەر دەکرێت کەر بە نەوعیەتە کەر ئەو ڕۆکە پارەی دەکا وەشی پێشتێ نما لەبەر پارێ دەکەت مەسەلەویستی خەرچی پێ دەکرێت لۆ نمونە ئیشی داری پێ دەکرێت داری پێدەین و دەبن لۆ نمونە ئیشی مەڕی پێ دەکرێت لۆ نمونە ئیشی ئاوی پێ دەکرێت زۆر ئیشی پێ دەکرێت یعنی کەر لە عەقرە زۆر گەورەشە بەس ئەو ڕۆ خەرک بە زۆر گسکەی تەماشای دەکا غەدرەکە لە کەر دەکرێت دەبی ئێستا پێداچوونەوە بکرێت دەستخۆشی لەنگۆ دەکەن کە هاتینە ئەو مەدانەی بۆرسەی کرێ لەکن بارزان زانبازیە کاک بارزان ببوورافۆن بگشتی ئێستا بازاڕی گوێدرێژان چۆنە و خەلک دەکڕێتیان نا ئەمە ڕۆژانە دەکەریش دەفرۆشین لێرە بگرە پازدەش دەفرۆشین هەفتەی سێ ڕۆژە لێرکوانە خەرک تەلەفۆنمان لۆ دەکات لە سولێمانی لە پێنجوێن لە چۆمان لە هەریر لە زاخۆ گوێدرێژی خۆمان هەیە هەیەتمان دەری کەمە منتیقەیە ئێستاوە بەغدایە لۆ نمونە کەری کوردی ئەو کەرانە کوردینە ئەو کەرە کوردیە هەموو فەرقیە کەرە ئەو گوێدرێژە کوردیانە چ سیفاتێکیان هەیە زیاتیان هەیە لە ڕۆیشتن فەرقیان هەیە ئەو کەرانە هەیە چست و چالاکە هەیە کەر هەیە سەبرە کابرا ئەوەی چست و چالاک و مەزبوط بی پارەی پێدەدا ژێ ناداتێ دەرێ من هەر دەکڕم پارەی پێدەدام زۆر ئەو کەرانە زۆر فەرقیان ئێستا لۆ نمونە ئەو کەرە تازە 400,000 دەنێ ناشیدەم ئێستا بشی دەمێت تەعیەشیش لەگە دەکا بە 500,000 نایدەمێت